گەشت و گوزار بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بەیان نامە ئێمە وەک کارمەندانی پرۆژەی ئاوی دووکان سلێمانی هێڵی دوو کە ژمارەمان 65 کارمەندە و خاوەن بڕوانامەین بەڵام لە ئێستادا وەک کرێکاری ڕۆژانە ناومان دەهێنرێت پاش زیاتر لە 10 ساڵ خزمەتکردنمان و خۆڕاگریمان و هەستکردنمان بە بەرپرسیارەتی لە کەمکردنەوەی شایستە دارایەکانمان و لە کاتی قەیرانی دارایی و هەبوونی کۆرۆنادا ئێمە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە کارمان لەگەڵ بارودۆخ و هەلومەرجی ئەو کاتەی هەرێمی کوردستاندا کردووە. هەرچەندە پێشتر ماوەی مانگێک لە ڕێگەی کەناڵەکانەوە بەیاننامەیەکماندا بە حکومەت و لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی بەدەم داواکارەکانمانەوە بێن و هەروەها لە ماوەی ئەم مانگەشدا سەردانی چەندین لایەنی بەرپرسمان کردووە و هیچ وەڵامێکیان نەداوینێتەوە. بۆیە لە ئێستادا بەرپرسانی حکوومەت و شاری سلێمانی ئاگادار دەکەینەوە لە شوێنی کارەکانی خۆمانەوە بایکۆت ڕادەگەیەنین و سەرجەم کارمەندانمان لە کارکردن ڕادەوەستن هەتاوەکو ئەم دوو خاڵەی لە خوارەوە ئاماژەی پێ دەکەین جێبەجێ دەکرێت و لە کاتی بەدەمەوە نەهاتنی حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانمانەوە بەرپرسیارەتی نەگەیشتنی ئاو بە شاری سلێمانی و دەوروبەری لە ئەستۆی حکوومەتی هەرێم دەبێت. داواکاریەکانمان بریتین لە 1 دامەزراندن و بە هەمیشەییکردنی سەرجەم کارمەندانمان، 2 جێڕانەوەی هەموو شایستە دارایی و خزمەتی چەند ساڵەی کارکردنمان. کارمەندانی پرۆژەی ئاوی دووکان سلێمانی هێڵی دوو 11/4 2021. بەوەستانی ئەم پرۆژەیە شاری سلێمانی دووچاری قەیرانی ئاو دەبێتەوە نەبوونی ئاو کە جگە لەم پرۆژەی ئاوی هێڵی یەک هەیە کە ئێستا وەستاوە و پرۆژەی ئاوی سەرچنات کە ئاوی زۆر کەمە و ئەم پرۆژەیە بەشی سەرەکی ئاوی شاری سلێمانی دابین نەکات و ئێمەش تا ئێستا بۆ لای چەندین بەرپرس و لایەنی سیاسی و لایەنی حیزبی ڕۆیشتوین بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەداوینێتەوە بەداخەوە بۆیە کۆتا حل بایکۆت بۆ لە بەردەمانە. ئێمە سەر بە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانین وەک کرێکاری ڕۆژانە تەعاملمان لەگەڵدا دەکرێت. ئێمە هیچ وەڵامێکیان بۆمان نەبووە و 4 مانگیشە موچەمان وەرنەگرتووە. پرۆژەی ئاوەکە تا ئێستا ڕانەگیراوە بۆ ئەوەی بەڕێوەبەر جوابمان باتەوە تەلەفۆنی بۆکەین جوابمان نایەتەوە پاشکەمێکی تر لەبەر سەلامەتی پەمپەکان و سەلامەتی پرۆژەکان ئێمە مەشروع ڕاگرین و ئەو ناگات بە شاری سلێمانی هەتا خۆیان بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی دەمەدەمەوە. ئەوە لەسەر بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی و وەزارەتی شارەوانی و پارێزگاری سلێمانی و هەموو ئەو لایەنانن کە ئێمە سەردانمان کردوون و وەڵامیان نایێنێتەوە. دەستان خۆش.